بێت لەگەڵ حەیدەر قوڕیشی ئەندامی تیمی نیشتیمانی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان لە ئاسایشی نیشتیمانی عێراق کە لە بەغداوە میوانی ئێمەیە باس لە بەرهەمهێنان و بازرگانیکردنی مادە هۆشبەرەکان دەکەین. سوپاس دەکەین بەڕێز حەیدەر قوڕیشی ئامادە بوویت لە کوردستان 24. لە سەرەتا ئاماژەم بەوە کرد کە بەچڕی بەدواچوون ئەکرێت بۆ دۆخی سووریا لە ڕووی ئەمنی و سیاسیەوە لە هەمان کاتیشە لە ڕووی مادە هۆشبەرەکانەوە. ئایا ئەو مەترسیانە چین کە دەکەوێتە سەر عێراق بۆ گەیشتنی مادەی هۆشبەر بۆ ناو عێراق؟ نعم بسم الله الرحمن الرحيم بەخشنەی میهرەبان سوپاسی کەناڵی کوردستان 24 دەکەم بۆ ئەم دەرفەتە و قسەکردن لەسەر ئەم بابەتە گرنگە ئەوەی کە پەیوەستە بە ڕووداوەکانی سووریاوە کاریگەری گەورەی دەبێت لەسەر دۆخی عێراقیش گومانی تێدا نییە بە تایبەتی لە ڕوانگەی مادە هۆشبەرەکانەوە. ئێمە قسەیەکی زۆرمان کردووە دەربارەی بابەتی هاتنە ناوەی کەپتاگۆن بۆ ناوخۆی عێراق بە تایبەتی کەپتاگۆنی سووری، چونکە لە سووریا خاوەن کارگەی گەورە هەبوون بۆ دروستکردنی حەبی کەپتاگۆن و هەروەها زۆرینەیشی ئەو کەپتاگۆنەی دروست دەکرا لە ڕێگەی عێراقەوە بە قاچاق دەبرا بۆ تورکیا و دواتریش دەبرا بۆ وڵاتانی عەرەبی وڵاتانی ڕۆژئاوایی. ئەم ڕووداوانەی دوایی سووریا کە گۆڕانکاری هێنا پێشەوە ئەو قسەی ئێمە پشتڕاست کردەوە کە جەختمان لەوە دەکردەوە کە مەترسیەکان لە سووریاوە دێن، مەترسیەکان لە سووریاوە بەرەو عێراق دێن و بەرەو عێراق قاچاقچێتیان پێ دەکرێت. قسەکەی ئێمە ڕاست دەرچوو چونکە کۆمەڵێکی زۆر کارگە دەستیان بەسەرداگیرە و هەموو کەس لە تەلەڤیزیۆنەوە بینی چۆن حکوومەتی سووریا بازرگانی بە حەبی کەپتاگۆنەوە دەکرد و کارگەی گەورەی بۆ دروستکردنی حەبی کەپتاگۆندا نابوو، بەشێکی لەو کەپتاگۆنیش داهات عێراقەوە. بەڵێ بەڕێز حەیدەر، ئەوەی کە ئەمەوێت باسی بکەین ئێستا تایبەت بەو کۆڕ و کۆبوونەوە و بەو سمینارانەی کە ئەنجام ئەدرێن، چونکە هەر لە سەرەتای ساڵی 2024 بە تایبەتی لە مانگی دووە بوو کە وەزیرانی ناوخۆی عێراق و سووریا و لوبنان و ئوردن لە عەمان کۆبوونەوە تایبەت بە مادە هۆشبەرەکان کە ڕێگری لێ بکرێت هەر کەس و لە سنووری خۆیەوە نێڵم بچێتە ناو وڵاتەکانیان. بەڵام ئەمە بزانم لە دوای ڕووخانی سووریا کاریگەری ئەو تۆی ئەبێت لەسەر ئەو پلانانەی کە پێشتر دانرابوو. مەبەستمەوەیە ئەو گوریسەی کە چلی بووتان نابێتەوە بەخوری؟ تمام. ئەوەی کە پەیوەستە بە دۆخی سووریا پێش ڕووخانی بەشار ئەسەدەوە ئێمە وەکو ڕوونمەکردنەوەمان داوە کە کارگەی کەپتاگۆن هەبوو، هەروەها کەپتاگۆن هەبوو هاوردەی عێراق دەکرا لە دەواازە ناسنووریەکانەوە، هەروەها دەواازە نافەرمیەکانەوە. دواتر ئەم گواستنەوەیە گۆڕا بۆ دەواازە فەرمیەکانی ژواتە لە هەردوو دەواازەکەوە کەپتاگۆن دەهاتە عێراقەوە. بەڵام ئێستا دۆخەکە گۆڕاوە، ئێستا سەیری ئەوە دەکەین بزانین دۆخی حکوومەتی ئێستای سووریا یاخود لایەنە پەیوەندیدارەکانی سووریا ئەو کارگانە لە ناو دەبەن، ئەو مەترسیە بنبەر دەکەن، هەر یاخود بەردەوام دەبن لە بازرگانیکردن بە مادەی کەپتاگۆنەوە. ئەمە پەیوەستە بە کاتەوە، کات وەڵامی ئەم پرسیارە دەداتەوە. بەڵام ئەوەی کە پێویستە بە حکوومەتی عێراقەوە بەڕێسەرۆک وەزیران بە شێوەیەکی زۆر چالاکانە هەوڵی داوە بۆ ئەوەی کە ڕێگری لە بازرگانی بە مادەی هۆشبەرەوە بکرێت، چونکە بابەتێکی زۆر هەسیار و گرنگە. ئێمە دروستکەرمان نییە لە عێراقدا، دروستکەری مادەی هۆشبەرمان نییە، واتە بەرهەمهێنەریشمان نییە، بەڵکو ئەوەی هەیە تەنها بە قاچاق هاتووە لە سووریا و ئێران و وڵاتانی دیکەەوە هاتووەتە عێراقەوە. هەر لەبەر ئەوە حکوومەت سوورە لەسەر ئەوەی کە ڕێگە چارەی تۆ. بەڕێز حەیدەر، جەنابەت ئاماژە بۆەوەکی کە لێرە کارگەی دروستکردن نییە لە عێراقدا، کەواتە عێراق وەکو وڵاتێکی ترانزیت بەکارەهێنرێت یاخود مەمەڕێکە بۆ ئەوەی کە ئەو مادە هۆشبەرانە لێرەوە بچێ بۆ شوێنێتر، یاخود عێراق وەکو شوێنێکی لێ هاتووە کە تەنیا مادە هۆشبەرەکان دێتە ناو عێراق لێرە بەکار ئەهێنرێت؟
تمام. بەڵێ هي المواد بەڵێ تدخل إلى العراق مادەکان دێنە عێراقەوە منها في العراق بەشێکیان لە عێراق خەرج دەکرێن دواتریش بەشێکی دیکەیان ئەناردەی تورکیا وڵاتانی دیکەی کەنداو دەکرێت بەڵێ پرۆسی بازرگانیکردن پرۆسەیەکی زۆر پارەی تێدەچێت بەڵام پارەی زۆریش بەرهەم دێنێت. باشە شتێکی تر هەیە کە زۆر گرێگاویش ئەوەیە سووریا لە سەردەمی ئەسەد لەلایەکەوە لە زیندانەکان گەنجان نەخرانە زیندانەوە و شکنجە ئەدران لە ڕووی ئایدیای سیاسیانەوە لەلایەکی ترەوە گەنجان ئالوودە ئەکران بە مادە هۆشبەرەکانەوە ئەویش مەبەستمەوەیە باس لەوە بکەم کە تا چەند مادە هۆشبەرەکان وەکو چەکێکی سیاسی بەکارەهێنرێت بۆ لە خشتەبردننی گەنجان و ئەوەی کە ئێستا وڵاتان ئاماژەی پێکەن تەنیا چەکێک نییە کە گەنج ئالوودە بکات و تووشی بکات بەس چەکێکی سیاسیش بەکارێنێت چەندێ مەترسی هەیە لەسەر عێراق وەکو چەکێکی سیاسی بەرامبەر بە بێهێزکردنی گەنجانی عێراق بەکاری بێنرێت هەروەی کە بەشار ئەسەد بەرامبەر بە گەنجەکانی خۆی کرد. بەڵێ مەترسی زۆر گەورە هەیە لەسەر عێراق لەسەر گەلەکەی لەسەر گەنجان چونکە گەنجان هەڕەشەی بەکارهێنانی مادەی هۆشبەریان لە سەرە چونکە ئەو گەنج ئەو زۆرترین بەکارهێنانی مادەی هۆشبەر لە 14 ساڵی تا 35 ساڵیدان ئەمە زۆر مەترسێکی گەورەیە ئامانجیان وێرانکردن و هەڵتەکاندنی کۆمەڵگەی عێراقیە لە بنەڕەتەوە هەروەها وایان لێ بکەن کە لە بازنەیەکی بەتەڵا بخولێنەوە و نەتوانن ئامانجێکیان هەبێت لە ژیاندا ئەم بەکارهێنانی مادەی هۆشبەر کاریگەری لەبێت لەسەر خوێندن لەسەر بیرکردنەوە لەسەر لایانی جەستەی لەسەر لایانی فیزیکی هەروەها لەسەر لایانی خێزانیش چونکە بەکارهێنەری مادەی هۆشبەر ناتوانێت باشی بیرکاتەوە. بەڕێز حەیدەر ئێمە هەر ئاماژە بۆ دەکەین کە سووریا ناوەندێکی گرنگ بووە بۆ ئەوەی کا لەوێ حەبی کپتاگۆن بە تایبەتی لە ناو مادە هۆشبەرەکان زیاتر سەرنجەخرێتە سەر ئەو بەرهەم بهێنرێت بەڵام خۆ ئەمە ئەبێت شتێک بێت کە مەلموس بێت و بە دۆکیومنت هەبێت ئایا لە درێژایی ئەم ساڵ تەنیا باسی ئەم ساڵەکەم توانیوتانە لەسەر سنووری یاخود ئەو سنوورانی کە لە نێوان عێراق و سووریا هەیە چەندێک دەست بگرن بەسەر ئەو جۆرە مادە هۆشبەرانە بە ژمارە چیتان لایە چەند تۆن حەبی کپتاگۆن گیراوە؟ بەڵێ لە ڕاستیدا بڕەکە زۆر زۆرە کە دەستی بەسەرا گیراوە بەشێکی ئاشکراکراوە بەشێکی ئاشکرا نەکراوە لەلایەن دەستگا ئەمنیەکانەوە ئەگەر بۆ نمونە ئەگەر حەبەکان حساب بکەین ملیۆنان حەبن چونکە نزیکەی زیاتر لە ملیۆنان حەبی هۆشبەر دەستی بەسەرا گیراوە ئەگەر باسی تەن بکەین دەیان تۆن مادەی هۆشبەر دەستی بەسەردا گیراوە لە سنوورەکانی عێراق یاخود لەناو خۆی عێراقدا لە شارەکانی عێراقدا چونکە بەشێک لەو مادانەوەکو باسم کرد دێنە ناو خۆی عێراقەوە بە قاچاق بەڵام دواتر هێز ئەمنیەکان لە ڕێگەی دەستگای هەواڵگری و هەماهەنگی هەواڵگریەوە هەوڵ دەدەن ئەو مادانە کۆنتڕۆڵ بکەن ملیۆنان دەبن. باشە جەناب دۆکو ئەندامی تیمی نیشتیمانی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان ئەتوانی دەستنیشانی ئەوەمان بۆ بکەیت کە لە کام پارێزگا لە عێراق زیاترین بڕی مادەی هۆشبەر و کارتێکەرە عەقڵەکان دەستی بەسەرا ئەگیرێت یاخود بازرگانی پێوە ئەکرێت و بەکار ئەهێنرێت کام یەک لەو پارێزگایانە؟ بەڵێ ئەگەر ئێمە باسی ئەم بابەتە بکەین پێویستە ئێمە جیاوازی بکەین لە نێوان مادەی هۆشبەر هەروەها کارتێکەر عەقڵەکان ئەم دوو شتە جیاوازە مادەی هۆشبەر کریستاڵە حەشیشەیە لە زۆرینەی لە پارێزگاکانی باش ئەگەر باسی مادە هۆشبەرەکان بکەین بە تەنیا بەبێ کارتێکەر عەقڵەکان بەڵێ لە تەنانەت لە سلێمانی و بەسڕە واتە باسم کرد مەبەستت حەبە؟ بەڵێ مەبەستی تۆ حەبە لە مادەی هۆشبەر؟ بەڵێ لە حەبەکان هەر مادەیەکی هۆشبەری دیکە بەڵام بە تایبەتی حەبی کپتاگۆنەوەی کە ئاماژەت پێکرد کریستاڵ هەر مادەیەکی هۆشبەری دیکە. پێم وتی کە کریستاڵ لە سووریاوە نایەت بەڵکو لە ئێرانەوە دێت کریستاڵ هەر لەبەر ئەوە ئەو پارێزگاکانی باشووری عێراق زۆر پابەندن بە کریستاڵەوە بەڵام کپتاگۆن لە مووسڵ زۆرە لە ئەنباریش زۆرە کپتاگۆن هەروەها لە بەغدادیشەیە گومانیتیانین. باشە کاتە ئەبێت پلانێک
هەبێ بۆ بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان لە عێراق ئەو پلانەی کە ئەگیرێتە بەریاخودە و پلانی کە دانراوە بۆ بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان بە تایبەتی کە ئێستا دۆخی سووریا بەو شێوەیە ڕەنگە بەشێکی زۆر لە مادە هۆشبەرەکان هەبێت و بازرگانان بیانەوێت لە عێراق ساغی بکەنەوە چ پلانێکتان داناوە؟ بەڵێ پلانمان هەیە هەروەها استراتیژیەتیشمان هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی مادەی هۆشبەر وەزارەتی ناوخۆ پلانی ساڵی 2024 هەبووە هەروەها وەزارەتی تەندروستیش پلانی ساڵی 2024 هەبووە بۆ ڕوبەڕووبوونەوەی مادە هۆشبەرەکان ئێمە کۆمەڵێک هەنگاومان دیاری کردووە بۆ ڕێگریکردن لە هاتنەناوە و بڵاوبوونەوەی مادەی هۆشبەر ئێمە پلانەکەمان لە ساڵی 2024 بۆ ساڵی 2028 کار لەسەر ئەم استراتیژیە دەکەین هەروەها پشت دەبەستین بە دەستگیرکردنی تاوانباران و تۆمەتباران ئێمە نەک ئەوەی کە تاوانباران دەستگیر دەکەین بەڵکو هۆشیاریش بڵاو دەکەینەوە هۆشیاری زۆر گرنگە بۆ ئەوەی گەنجان لە بەکارهێنانی مادەی هۆشبەر دوور بکەونەوە هۆشداری زۆر بابەت دەگرێتەوە بۆ نمونە هۆشداری بریتە لەوەی کە تۆ محازەرە پێشکەشکەی لافیتە بڵاو بکەیتەوە نووسرا و بڵاو بکەیتەوە لە پارێزگاکان گردبوونەوە ڕێک بخەی بۆ ئەوەی گەنجان ئاگادار بکەیتەوە لە مەترسیەکانی مادەی هۆشبەر هەروەها گەنجان نازانن سزای بەکارهێنان و بازرگانی کرد مادەی هۆشبەرەوە چۆنە تۆ لەگەڵ ڕێگەی ئەم هۆشداریانەوە ئاگاداریان نەکەیتەوە کە چەند مەترسیدارە و سزاکەی چەند توندە چەند تۆ جیاوازیان بۆکەی لە نێوان بازرگانی ناوخۆی و بازرگانی نێودەوڵەتی ئێمە بەپێی یاسا تاوانباران سزا دەدەین. بەڵێ ئێمە سپاس دەکەین حەیدەر قوڕیشی ئەندامی تیمی نیشتیمانی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان لە ئاسایشی نیشتیمانی عێراق میوانی کوردستان 24 سپاس.